بەناوی خوای گەورە و میهرەبان وەک ئەنجومەنی سۆرانی کۆمەڵی ئیسلامی کوردستان بە بۆنەی تەوابوونی پرۆسەی هەڵبژاردن بە پێویستمانزانی بریکارانی کۆمەڵی ئیسلامی لە سنوورەکەمان لە مەوعیدێکدا کۆ بکەینەوە بێکەوە سوپاسنامەیان ئاراستە بکەین کە هەم لە هەڵبەتی بانگەشەکردن بۆ لیستی سەرسواری کۆمەڵی ئیسلامی کوردستان و هەمیش بە بەردەوامی لەسەر چاودێریکردن لە پرۆسەی دەنگدان ڕۆڵێکی گرنگ و کاریگەریان بینی و ئەمە لێرەوە دەست و مادووبوونیان دەکوشین و ڕێز و سڵاو و سوپاسی خۆمانیان دووبارە و سێبارە ئاراستە ئەکەین هیوادارین بەردەوام بن و زۆر بەگەرم و گورتریش لە پرۆسەکانت کە لەسەر خەت بن ئینشاءالله. ئێمە وەکو ئەندامانی کۆمەڵ لە سنووری مەڵبەندی سۆران و هەمیش وەکو بریکارەکانی سە سندوق و تیمەکانی بانگەشی هەڵبژاردن ئەوەی ڕابردوو کردومانە ئەرکی سەشانی خۆمان بووە بە ئەرکی سەشانی خۆمان هەستاوین بێگومان لە ڕابردوش لە هەڵبژاردنەکانی داهاتوش گەرم و گورتر ئەوین هیچ شتێک وا لە ئێمە ناکاتەوە کە ئێمە ساکاتەوە بەڵکو لە ئەو پەڕی ناومێدی ئومێد دروستەکەین و بە ئەرکی زیاتر سەشانی خۆمان هەڵوەستین ئێمە ئەوەی لە ئێمە توانە ئێمەدا بێ ئێمە دەیکەین و قسووری ناکەین هەوڵە دەین لە کارەکانی خۆمان قسووریمان نەبێ سەرکەوتنیش ئیدی بەدەست خوایە و بۆ خوای دەگەڕین. بەڵێ ئێمە زۆر سوپاسی ئەنجومەنی سۆران کۆمەڵی ئیسلامی کوردستان دەکەین کە خەڵاتی ڕێزلەنانی بە بریکارەکانی سەر سندوقی دەنگداندا ئێمەش بەڵێن خۆمان دووپاتەکەینەوە کە بەرداوام ببین لە خەبات و ئەوە تێکۆشان بۆ سەرخستنی کۆمەڵی ئیسلامی کوردستان و لە ئێستادا و لە داهاتوشدا هەرگیز سار نابینەوە ئینشاءالله پشتیوان بەخوای گەورە سەرکەوتوو ئەبین.